ئەمڕۆ 16 دوانزەی 24 ئێمە مامۆستا دەستەی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی کەرکووک سەردانی خێمەی شکۆمان کردووە لە شاری سێمانی. ئێمە هەمومان پەیامەکەمان یەکە، هەموو معاناتەکانمان یەکە، هەموو گیر و گرفتەکانمان یەکە. ئەوەی کە ئێمە جیا کردەوە لەوان ئەوە بوو کە ئێمە لە کەرکووک ئێستا خەریکی فۆرمێکین لە ڕێی بەڕێز پارێزگاری کەرکووک و وەزیری پەروەردەی عێراق و وەزیری دادەوە بۆ ئەوەی کە بگوازرێنەوە بۆ ڕاژەکانمان بگوازرێتەوە. ئەم چالاکیە بڕیار بوو لە بەغدا ئەنجامی بدەین. دواتر قەرار بوو لە کەرکووک پێکەوە سلێمانی و کەرکووک و هەڵەبجە و گەرمیان و هەموو ناوچە و شار و شارۆچکەکانی کوردستان لە کەرکووک ئەنجامی بدەین، بەڵام بەهۆی بارودۆخی تایبەتی کەرکووکەوە نەمانتوانی مۆڵەتی بۆ وەرگرین. پێمان وابوو کە لەوێ مۆڵەت وەرگرتن قورسە. ئێمە هاتوین پشتگیر و پشتیوانی ئەم مامۆستایانەین. ئەم مامۆستایانە هەموو مامۆستایانی کوردستان هیچ تاوانێکیان نەکردووە، هیچ زەمبێکیان نییە، هەتاکەی حکوومەتی هەرێمی کوردستان لایەن لێ ناکاتەوە، هەتاکەی قوت و بژێوی ژیانی مامۆستایان بەو شێوەیە بێ. شەرمە بۆ دەسەڵات، شەرمە بۆ بەرپرسان، شەرمە بۆ تەواوی مرۆڤایەتی کە مامۆستا لەم شوێنە بەم سەرمایە هاتووە مانی گرتووە، بەڵام هیچ کەسێک وەکو پێویست لای لێ ناکاتەوە. داواکارین بە زووترین کات حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغداش بەڕاستی دەبێت لەوە تێبگا کە ئەبێ خۆی خاوەندارێتی ئەم قەزەیە بکە، ئەبێ چیتر چاوەڕێی ئەمان نەکە، ئەبێ خۆی بەم پەیامە هەستێ. ناکرێ حکوومەتی عێراقیش دەستی بەدەستی بە فەرمانبەر و مامۆستای هەرێمی کوردستان بکە. دووبارە پشتگیری تەواومان بۆ ئەم مامۆستا بەڕێزانە و پێکەوە بەردەوامە بین. پشتیوان بەخوا دەگەینە ئامانج ئەو ڕۆژە هەر زۆر نزیکە ئینشاڵڵا خەباتی مەدەنی بەردەوام دەبێ لەگەڵیا خەباتی سیاسی و خەباتی ئیداری کە ئێمە ئێستا دەستمان پێ کردووە سەردانمان بۆ بەرپرسانی عێراق و بۆ وەزارەتە معنیەکان کە تایبەتە بە پرسەکانی خۆمان.